چەند ڕۆژێکە لە هەڵەبجە پێوەری زیرەک بۆ کارەبای نیشتیمانی دادەنرێت. هەموو ماڵێک چ لەم پێری لە ڕێگەی بۆردێکەوە بۆ دیاری دەکرێت. زیاتر لەو بڕە کارەبا بەکاربێنێت پێوەرە زیرەکەکە دەکەوێت و دەگوژێتەوە. سەرپەرشتیاری پرۆژەکەش دەڵێت کاریگەری باشی دەبێت بۆ کۆنتڕۆلکردنی کارەبا و بڕینی زیادە ڕەویەکان. کارێک بکرێت کە کۆنتڕۆل و چاودێری تەواوی تۆڕەکانی کارەبا بکرێت. لە ڕێگەی ئەم پێوەرە زیرەکەوە ئێمە ئەتوانین ئەو کۆنتڕۆلە بکەین بە چ شێوەیەک هەموو هاوڵاتیەک بە ستاندەرێکی تا ڕادەیەک زۆر باشی ئەتوانین بڵێن جیهانی هەموو ماڵێک ئەتوانێت چل ئەمپێر کارەبا وەربگرێ. ئەمە ئەم پێوەرەی کە دائەنرێ لە ڕێگەی ئەم پێوەرەوە ئەم چل ئەمپێرە کارەبا ئەدرێ بە هەموو هاوبەشیەک هەموو هاوڵاتیەک ئیتر یان ئەمە بە شێوەیەکی گشتی ئێمە هاوڵاتیان و ماڵان و ناوچە نیشتەجێبوونەکان باسەکەین. هاوڵاتیان دەڵێن ئەرکی حکوومەتە خزمەتگوزاریە گشتیەکان و سەرجەم مافەسەرەتاییەکان بۆ هاوڵاتیان دابین بکات. بەڵام وردە سەرجەم سێکتەرەکان دەدرێن بە کەرتی تایبەت و کۆمپانیای سەر بە حیزبەکانی دەسەڵات کە ئەوەش قۆڕخکاری و مەترسی گنابوونی خزمەتگوزاریەکان دروست دەکات. ئەمە جگە لەوەی کاوڵاتیان گومانیان لە پرۆژەکە هەیە کە بتوانێت کۆنتڕۆڵی زیادەڕەوی سەر کارەبا بکات و کێشەی کارەبا چارەسەر بکات. کە ئەدێتە دەست کۆمپانیایەکی تایبەت دیارە حکوومەت لە پشتیوەیە. لە مقابلا ئێوە دیتەوە کاتە فەرزیکە پارەی هەرێکی لەمانە بۆ نمونە با لە دەرگای هەر هاوڵاتیەک و لێ وەرگێت. یعنی حکوومەت لە پشتی هەموو ئەم کۆمپانیانەوەیە. بەس ئێوە بە ڕێگایەکی تر فەرزی بکە لەسەر هاوڵاتی کە کەم تەرخەمین نەکات لە ئەدای ئەو پار و حەقیقە لەسەرێتی وان من. گومانمان هەیە لەم دەسەڵات و حکوومەتە هەر وەکو ئەوانی تر کە ئەو هەموو باجەی کە لەسەر کۆمپانیەکان هەیە لەسەر ڤێلا و لەسەر قەسرەکانیان هەیە و باجەکە نادەن پارەکە نادەن بە هەمان شێوە ئەم سیستەمەز لای خۆیانە و بۆ دەسەڵاتدار و بۆ بەرپرسەکان و بۆ ڤێلا و کارگە و شەریکەکانی ئەندامە حیزبیەکان سفریەکەنەوە بۆیان و تەنها هاوڵاتیانی بەشخورا و موچە بڕاو لێی زەرر بەسەر ئەوانە ساخی دەکەنەوە. حکوومەتی هەرێم 3 ساڵە لە سەرانسەری کوردستان پرۆژەی بەستنی پێوەری زیرەک جێبەجێ دەکات. هەر لە سەرەتای جێبەجێکردنیدا پرۆژەکە گرفتیەوەی بۆ هاوڵاتیان دروست کرد کە پارەیەکی زۆری کارەبایان بۆ هاتەوە. ئەمە جگە لەوەی کە پێدانی کەرتە گشتەکان بە کەرتی تایبەتی حیزبی مەترسی گرانکردنی خزمەتگوزاریەکان دروست دەکات. لە کاتێکدا حکوومەتی هەرێم خۆی زیاتر لە ژمارەی پێویست فەرمانبەری بۆ بەڕێوەبردننی کەرتە گشتەکان هەیە، بەڵام دەیانداتە دەست کۆمپانیەکانی حیزب. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.